امیدوارم ئەو بەفرە بەردەوام دەبیت بە خااترێک کەسەوەرزیمان کەم کەسەوەرزیمە احتیاج بە ئەومان هەیە کەمبودی ئەومان زۆرە هەتا دەریاچەی ئورمیێمە ئەوی هەسێک بۆ ئەگەر باران و بەفر نەباردەزار دەکرێت کە هەتا 200 کیلومتر هیچ کەس نەو منتەقانە نازوو. Burada deval sohbetken خود حس کرد و سور ببید بفر سوپه آفش خوشی گنده سوپا داره کیش گنده تو چیه؟ سوپا بیا هلا حوصا چادان که سرو گلک آفشه در دنیا سال بی سوپا داره هینگه تگوب کردی بیجن حلال رجا بی سوپا داره ناچه بید دیویا صوبت گازه ول گنده ناقتی چه گنده تو چیه؟ منطقه کردستانه وی گاوه سوپا داره یا هی چادان که ویل سرو پال داره خوشه گلک سوپاداراجی دائما تخانی و بید همه روشکی دتا ماله نه وکی که هلا به مثلا تهنتینی نه اوا سوپاکا دارا یعنی صبر مروفی تید زوستانه گلکا خوشه مروف ترین تخاله برگ چادان کند مروفی زاده مروفی همه تشتی مروفی دائما یل سر سوپه حاضره مهوانک بهت کسانک بهت یه حاضره زمانی کۆنەوە ئەمە هەر لەو بازاڕای بوونە تقریبا لەوەی 200-300 ساڵ پێشتر باو باپیرانم لەو بازاڕای بووە بابم نەجار بووە شەنە و جەنجەر و هەوجار و مژانە و دەستەندوو ئەوانەی دروست دەکرد کەرستەی فەلاحەتی بەس ئەمە لانچی ئێستا بەخۆم لانچی دەفرۆشم تقریبا ئەوە 50 ساڵە لێرکوانەمە لانچی دەفرۆشم پاشی بابم والله هاتیمە لانچەبوونەوە کەم بکڕم تکەلانێک زۆر باشە لە بۆ منداری دائیمەن یعنی ئەگەر لە ناو لەیلوچی بیتن دائیمەن ڕادەچەنیتن بەس لە ناو لانچی مادام خەوی لێکەت تەواو ڕاهژان نیشی ناوێتن